ئێمە ئەمڕۆ وەکو سندیکا و کۆمەڵە و ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی کە لە نۆ سندیکا و کۆمەڵە و ڕێکخراو پێک هاتوین دوێنێ کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵ نوێنەری خۆسەری ڕۆژئاوا دکتۆر جاویدان و هەروەها کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەڕێز بریکاری وەزارەتی تەندروستی و لێپچراوی بۆردی ڕێکخراوەکان کاک دکتۆر جەبار و کاک دکتۆر ڕەهێڵ هەروەها کۆبوونێکشمان کردووە لەگەڵ مەڵبەندی ڕێخستنی سلێمانی کاک سەرکەوزەکی و دواتریش خۆمان ئەمنۆ سندیکایە کۆبووینەوە و بڕیارماندا کە ئەمڕۆ کەمپینێک ڕابگەێنین بۆ هاوکاری و بۆ پشتیوانی خوشکوبراکانمان لە ڕۆژئاوای کوردستان و بەسپاسەوە بە خێرهاتنی نوێنەری مانگی سووری کوردیەکەین کە هەڤاڵ فەرحان و لەگەڵ هەڤاڵ بێریبان لە نوێنەری پێدا ئەمڕۆ لێرن ئێمە ئیشەڵا بۆ ماوەی هەفتەیەک ئەم کەمپینە ڕادەگەێنین و پێداویستی پزیشکی و دەرمان و ئەو شتانی کە پێویستن ئێمە کۆی دەکەینەوە بە چەند کاروانێک دەیگەێنینە ڕۆژئاوا ئەمە سەبارەت بە کەمپینەکە و پێداویستی پزیشکەکان و ئومێدمان وایە وەکو چۆن لە ڕابردوو هەمیشە سندیکا و ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی بۆ ئەو قەیرانانی کە ڕوبەڕووی هاونیشتیمانانی خۆمان بوونەتەوە هەمیشە بە هەڵوێز بوون هەمیشە بە مۆقیف بوون و چەندین جاری تریش ئەم کەمپینانە بۆ ڕۆژئاوا و بۆ شوێنەکانی تری کوردستان کراوە و ئەم ڕۆژ ئیشەڵا لەم دەقەوە دەسەکەین بەم کەمپینە و وا بکەین کە بەدەم داخوازی و داواکاری هەواڵانی خۆمانەوە بچین لە ڕۆژئاوا ئیرۆ ڕۆژاوا دەڕەوشەکە گەلێکی خراپرا دەرباس بێ پشتی کەتنا چەتەیان جۆلانی دەرباسی ڕقا و دیرا زۆرێ بڕاستی گەلێک ئامورێ مێ تەندروستی هەبوون گەلێکی پێشکەتی کەتن دەستێوە ئیرۆ ڕاستی ڕۆژاوا پێدیویێ هەموو جوورەیە دەرمانە هەموو جوورەیە حتا ئامورەی تەندروستی خۆشی هەیە یعنی تایبەت شیرێ زاڕۆکە ئامورێ جوورەیەن دین ئەی دەرمان گەلێکی هەیە ئەم گەلێکی کێبخۆشن و ئیرۆون لە ئالیە مەسەکنینە ون بارێ ڕۆژاوا ون سبکرد ئیرۆ بارێمە بارێ وەیە ئەگەر ون ئاریکاریامەتکن بەڕاستیژی ئەف تشتێکی گەلێکی شانازن ئەم پێش هێناز پێ کێبخۆشن ڕۆژاوا ئیرۆ ئەڕەوشەکە دۆ پێشکردنی لە دەرباسبی یعنی ئیرۆ خەتەکە تەنی هەیە خێزەکە تەنی هەیە ئیرۆ کوردستانە ئەمژی ئەوی جهێ براتیە و جهێ شانازیە گوندکارن ئاریکارە بکن دەبی ئادیدە ئەم هێویدارن گوندکار بن ئەم ڕۆژێ پێشدەمکار بن تیمەکی خۆچێکن لەسەر سینۆر دا تشتێ ئاوارتا یا ئالێ برینداری ئالێ تشێ وتێ زوو کاربن وەرنە عیلاجکردن وەرساڵەمکردن دەستێ وەسا بێ سەرێ ئاریکاریەک و ئیرۆون هەموو حازرن ون سەر پیانەوەکەمە چاوە ئیرۆ ملەتی ڕۆژاوا تمام بیەک دەنگیت بێژێ بێ یەکە گەلێ کوردیەکە بەڕاستی ژوولێ ئینیرۆ هەموونژی لەسەر پیانە ئەم کێبخۆشن گەلێکی ئەم چنەکی دەرێ دلێکی گەرم دلێکی خۆش ون هەم بێزامەتکن ئەف تشتێکی گەلێکی خۆشە دەستی وەسا بێ و بژم بەکی ینی ونسەر ڕگەهانی هەر تشتی بینن خۆشحاڵم بەشدار بم لەم کەمپینە کە هەمومان وەکو سندیکای داوەندی سلێمانی کۆبینەوە من وەکو سندیکای دەرمانسازانی کوردستان دقی سلێمانی زۆر خۆشحاڵم کە بەشدارەکەم لەم کەمپینە و حتا ئێستا دونێ چوار شاحنەی گەورەمان کۆکردەوە نردوومانە بۆ کەناڵ هەشت ئیشاڵڵا بەردەوامە بین لەسەر ئەم ئیشە وەکو چی زەڕورە وەکو پێداویست و دەرمان و لایف سیفینگ درەگ و ئەو شتانە ئێمە حازرین تەرتیبی بکەین چوار شاحینەمان نردووە و ئیشاڵڵا هەر بەردەوامین بۆ خزمەتی کوردی ڕۆژئاوا ئەمڕۆ ڕۆژی یەکبوونە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە بە یەک تیم ئیش بکەین ئێمە وەکو سندیکای پزیشکانی بێتەنەری کوردستان بە ئەرکێکی سەرشانی تەواتی خۆمان دەزانین کە بەشداری ئەم کەمپینە بکەین و ئیشەڵڵا لەمڕۆ ئێمە هەڵمەتەکە ڕاگەێنین بە هاوکاری لەگەڵ ئەم بەڕێزانەیە و ئێمە ئەو پێداویستانەی کە کۆیەکەینەوە سەرەتا لە سندیکای خۆمانەوە دەست پێکەین بارەگاکەمان لە تەنیژ مەکتەبی شیرینە لە بەرامبەر تەلەڤیزیۆنی پەروەردە بۆ دوای کۆبوونەوەی پێداویستەکان هەموو یەکبازینەوە بەلای بەڕێز کارگاوشینی خۆشحاڵم ئەمڕۆک و سندیکای پزیشکانی دانی کوردستان وەکو هەواڵەکانم کە باسییان کرد بەشدارین لەم کەمپینەوە بەردەوامە بین کە وەک ئاماژەی پێکرا بە چەند قۆناغێک ئەم کەمپینە بەردەوامە بێ هاوکاریەکانمان دەگەیەنینە دەستێکی ئەمین لە لای هەواڵەکانمان لە ڕۆژاوای کوردستان و لە خزمە خوشک و براکانمانە بین لەوێ
لێرەوە داوا لە سەرجەمچین و توێژەکانی شاری سلێمانیەکەین بەو ڕۆحەی کە بەشدارن بە وەکو ئەرکێکی نەتەوایەتی ئاینی نیشتیمانی کوردایەتی پیشەیی کە بتوانن لە خزمەتی کەمپینەکەمانە بن هاوکارمان بن پشتیوانمان بن لە سندیکای بایۆلۆجی لقی سلەیمانی خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ بەشدارین لەم کەمپینەیە کە بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوامە بێت وەک ئەرکێکی نیشتیمانیمان بەرامبەر بە خوشکوبرایانمان لە ڕۆژاوە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە لەگەڵ هاوڕێیانمان لە گشت سندیکا و سندیکا و کۆمەڵی ناوەندی تەندروستی پێداویستیەکان کە لێرە ڕایەگەێنین پێمان باشە پێداویستە پزیشکیەکان لە ئەولەوێتی ئەو ئیشانەیە بێت ئەو پێداویستیانەیە بێت کە دێن بۆمانهێنن بۆ ئەم شوێنە و کۆیەکەینەوە کە وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەم ئەرکە دەست پێەکەین کۆمەڵی تالاسیمیا سلێمانی هەڵبەت ئێمە ژوەک کۆمەڵی تالاسیمیا نەمانتوانی دەسەوەسان بۆسین و بەشداری نەکەن لەم کەمپینە ئێمە ژوەک هەموو ڕێکخرا و ناوەندانی کە لە بواری تەندروستیا کارەکەن خۆشحاڵین کە بەشداری بکەن هەرچەند ئێمە بارودۆخی توشوانی تالاسیمیا دیارە لای بەڕاستان بەڵام ئێمە ئەگەر ئەو چارەسەر و پێداویستیانی کە لەسەر جیرفانی خۆشمان ئەگەر بیکڕین ئامادەین بەشێکی بەخشینە خوشکوبراکانمان لە ڕۆژاوای کوردستان بەناوی لقی سلێمانی کۆمەڵی کیمیاویفیزایی کوردستانەوە خۆمان بە خۆشحاڵە زانین لەم کۆمەکە بەشداری ئەەکەین مرۆڤبوون و کوربوون لێرە کۆی کردوینەتەوە هیوادارم هەموو ئەندامان بە ڕۆحێکی کوردانەوە بەژاریم کۆمەکە بکەن زۆر سپاس بۆ زانشتان ئێمە تیمێکمان حاضر کردووە ئەو هەفتەیەک چی پێداویست و دەرمانی زەڕور هەیە بۆ ڕۆژ ئاوە حازرمان کردووە و بەردەوامین لەسەر ئەو ئیشە و چیان پێویستە ئێمە حازرین تەرتیبیکە بۆیان دوێنێ لە کەناڵی هێشت بەحسمان کرد شتەکانمان برد بۆ ئەوێ 4 شاحینەی گەورەمان بردووە و هەر بەردەوامین کەی هات بەدەستمان ئێمە ئەیخینە ئێرە و دوایی ئەنێریم بۆ کەناڵ لەگەڵ بەرێوبەری تەندروستی سلێمانی کۆبوونەوە ئەکا دکتۆر ڕەهێڵ ئینشاءالله ئەوە بزانم سبەی دێ دوو سبەی ئەو شتە تەرتیبە کرێ بە بەرنامە یعنی اختصاصی بۆ مەسەلەن شکاوی جیراحە عامە ئەو شتانە تەرتیبە کرێ و ئەنێرێ وەکو تیم بەشدار بن